هەموو کاتێک ساڵان ئەوانەی کە حەزیان بە ئاینی پیرۆزی ئیسلام نییە دەست ئەکەن بە ڕەخنەگرتن، دەڵێن مەڕۆن بۆ حەج، قوربانی مەکەن، عومرە مەکەن، فڵان مەکەن، فڵان مەکەن. ئەو پارەی کە ئەیدەن بە حەج و بە قوربانی و بە عومرە بیدەن بە فەقیر و بە هەژارەکان، بە دەوری ماڵی فەقیرە بسوڕێنەوە، نەک بە دەوری کەعبەدا. ئەمە قسەی کەسانێکە حەزیان بە ئیسلام نایە و چاویان بە ئیسلامدا هەڵنایە، ئیتر منافقن یا بێدینن، حەزیان بە ئیسلام نییە. بۆی ئێمەش وەڵامیان ئەدەینەوە، دەڵێین ساڵانە سەدان و هەزاران دەفتەر، ساڵانە یەک جار حەج دەکرێت، یەک عومرێش دەکرێت، یەک جار قوربانیش دەکرێت. بەڵام ساڵانە سەدان هەزاران دەفتەر سەرف ئەکرێ بۆ خواردەمەنی و بۆ شتکڕین و بۆ مەسروفی سەفرەکردن، سەفرە و سیاحەت، کە خەڵک دەڕاتە دەرەوە بە تایبەتی بەهاران، ئەوانەی کە شوێنیان هەیە هاوینان دەڕۆن، پارەیەکی زۆر سەرفەکرێت. بەو کەسانە دەڵێن کە بە حساب ئێمە دڵسۆزی فەقیر و هەژارەکانی خۆشیانمان دەوێت. بەوانە دەڵێن ئەی بوو بەو کەسانە ناڵێن کە سەفرە و سیاحەت دەکەن، بۆ کەسانی کە دەڕۆن بۆ سەفرە و پارەی چاک سەرفەکەن، بە تایبەتی لە کاتی بۆنەکانە، بۆ پێیان ناڵێن ئەو سەفرە مەکەن، ضرور نییە، بڕۆن پارەکە بدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ بەوانە ناڵێن. باشە عومرە، حەج، قوربانی ضرورترە یەخود سەفرێکە بچی بۆ بندارێک بڕۆتە لای ئاوێکە و دانیشیت، کامیان ضرورترە؟ بۆ بەوانە ناڵێن پارەکانتان مەڕۆن بۆ سەفرە و سەرفی مەکەن، بیدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ ئیلا دەئاڵێنە حەج و عومرە قوربانیە، دیارە ئەوە حەسان بە ئیسلام نییە. باشە بۆ کەسانی کە جگەرە دەخۆن و نێرگەلە دەخۆن و ڤەیپە خۆن، ئەیکێشن، بۆ بەوانە ناڵێن ئەوانە واز لێبێن و پارەکەی بدەن بە فەقیر و بە هەژارەکان. بۆ ئیلا حەج و عومرە و قوربانی. ئەگەر ئێوە ڕاستەکەن و فەقیر و هەژارتان خۆشەوێ فەرموو ئەوەش بڵێن، بەڵام ئەوە ناڵێن. خۆتان لە هەموو کەسێ بێ ڕەحمترن بەرامبەر بە فەقیر و بە هەژار. بەداخەوە خی گەورە دەفەرمێ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. ڕاستێکە ئەمەیە، ئەوان حەزیان بەوە نییە کە خوا دایبەزاندووە، ئەو پەیامەی خوا دایبەزاندووە حەزیان پێی نییە، بۆیە خوا هەموو کردەوەکانیان بەتاڵ دەکاتەوە. حەزیان بە قوربانی نییە لە ئەسڵدا، حەزیان بە حەج و بە عومرە و بە دین نییە، بەڵام بە شێوەی فەقیر و هەژارەکان لە ڕێگایەکەوە کوردوەتەنی مامڕێوانە بۆی دێن، لە ڕێی فەقیرەوەیانە لە ئیسلام بدەن. بەڵام ئیسلام زۆر لەو گەورەترە کە کەسانێکی ئاوا بتوانن ناشرینی بکەن. قوربانی بۆ فەقیر و بۆ هەژارە، خەڵک لی دەخوات، بەڵام ئێوە چی سوودێکتان بۆ کۆمەلگا هەیە؟